دانانی کامێرە جێگرەکانی دەرەوەی شار و ناوشاری سلێمانی کە پۆینت و پۆینتیان پێدەوترێت زۆربەی کارەکانی تەواو کرا و پەرلەمانتارێک دەڵێت ئەو کامێرانە ڕێگەی پێ بدرێت بکەوێتە کار هەموو کوردستان دەبنە قەرزاری حکومەت. لە هەمان کاتدا کۆمپانیایەکی کەرتی تایبەت سەرپەرشتی دەکات و کەسیش دەنگی لێوە نایەت. کامیرە چاودێریەکان کە من لەسەری دراومەتە محکەمە داوای 83 ملیارەکەم پیرۆزبایی لە خەڵکی سلێمانیەکەم کەس لەسەری نەهاتە دەنگ لە یەکدومانی ئاینداکەوێتە ئیش دڵنیا بە هەمووتانە بنەکرێکی هەمومانە 100 بۆ 200 هزار ئەبێ بدەن بە کامێرای دیاریکردنی تیژڕەوی کە لایەن کۆمپانیایەکەوە دانراوە بە محاسسە و بەشە باشە گرفتێکی گەورەیە بەڵام بەداخەوە کەس لەسەری نەهاتە سەرەتا لە پارێزگای هەولێر سلێمانیدا ئەندرێ ڕبحەکەی ئەوەنە گەورەیە 403 ئۆتۆمبیلی مۆدیل سفر بە دیاری بۆ حکومەت هێرێمی کوردستان کڕیوە بەڵام بەداخەوە نەڕێکخراوی مەدەنی نەحەزب هیچ کەس قسەی لەسەری نەکرد بەڵام نەتیجەکەی بینەوە کەچی بەسەریەت. پێیان پەیوەندی کرد بە هاتوچۆی سلێمانیەوە چونکە ئەم جۆرە کامێرانە تا ئێستا تەنها لە پارێزگای سلێمانی دانراون. هاتوچۆی سلێمانی ئامادە نەبوو لە دوان لەو بارەیەوە بدات چونکە دەڵێن تا ئێستا ڕادستی ئەوان نەکراون و کامێرەکان نەکەوتونەتە کار. پارێزەرێک دەڵێت بابەتی پێدانی ئەم جۆرە کەرتانە بە کۆمپانیەکان نایاساییە و لە دادگا یەکلایش کراونەتەوە بەڵام کار بە بڕیارەکەی دادگا ناکرێت. قۆڵ و خاشاک و ئاو کامێرەکان نابێت کۆمپانیا سەرپەرشتی بکات. ئەمانە تەنها بۆ بەرژەوەندی و مەسلحەتی خۆیان ئەم کۆمپانیانیان دامەزاندووە لەگەڵ ئەوەی کە قەراریش دەرچووە بۆ ئەوەی کە قەرار دەرچووە لەوەی کە هەنێک لەو کۆمپانیانە ئەبێ نەمێنن مەسەڵەن خۆڵ و خاشاکە بابەتی دانانی کامێراکانە قەرارەکە لە محکەمەوە دەرچووە لە محکەمەوە دەرچووە تعمیمی ناکەن بەناو دەوائیرەکانە و بە ئەو موسسانی کە لی بەرپرسن تاکو جێبەجێ بکریت نا قەرار دەرچووە بۆەوەی کە بەشێک لەوانە نەمێنن لەگەڵ ئەوەشدا هێشتا ئیشیان بۆەوە نەکرد و بەردەوامن بە تەنیا ئەوە نا لە هەرێمی کوردستاندا زەریبە و ڕسوماتیش بە شێوەیەکی زۆر نائیداریانە ئەمانە ڕێکخراون بە شێوازێکە کە هاوڵاتی ئەڕوتێنێتەوە جگە لەوەی کە ئەمانە ئەبێ سەرف بکرێن بۆ مەشارع هەریشێک لەو ڕسومات و زەریبە و پارەی کامێرا و پارەی خۆڵ و خاشاکە ئەبێ بۆ مەشارع سەرف بکرێ حکومەت ئەرکی ئەوەیە کە مەشارع بکات و پارەی بۆ سەرف بکات نەک ئەوەی کە بارگرانیەک بێ بۆ سەر هاوڵاتی یعنی لە ئێستادا بە بیانووی کەرتی تایبەتەوە بەشێک لەوانیان داوەتە چەند شخصێک و پارێکی زۆر لە هاوڵاتیە سن و بارگرانی کە بەسەر خەڵکەوە ڕوخمی ئەوەی کە قرار دەرچووە بۆ لەغۆکردنەوەی هەموو ئەوانە بەڵام هێشتا جێبەجێ ناکرێت. ئەم جۆرە کامێرانە بە جۆرێک کار دەکەن و سزا تۆمار دەکەن کە ئەگەر لە یەکێک لەم کامێرانە شۆفێر لە خێرایی دیاریکرا و زیاتر بڕوات و دواتر خێراییەکەی زیاتر بکات کامێرەی داهاتوو سزاکە تۆمار دەکات واتە نێوانی هەر کامێرەیەک بە نمونە دەبێت بە 6 خولەک ببڕدرێت ئەگەر شۆفێر بە 5 خولەک بیبڕێت دەبێت سزاکەی بدات. ڕامیا ڕوسمان کەناڵی پێیام سلێمانی.